21مین پیشانگای نێودەوڵەتی کەلوپەلی ناوماڵ بە ئامادەبوونی وەفدی بازرگانانی هەرێمی کوردستان لە تارانی پایتەختی ئێران کرایەوە. لە ئێستادا و دوای کۆنتڕۆڵی بەرچاوی کۆرۆنا لە ئێران و هەروەها پلانی حکوومەتی ئێران بۆ برەودان بە بواری بەرهەمهێنان و بازرگانی، پیشانگا بازرگانیەکان لە ئێران دەرفەتێکی باشی بۆ بەرهەمهێنەرانی ئێرانی و بازرگانانی وڵاتانی ناوچەکە ڕەخساندووە کە زیاتر لە هەمیشە سوود لەم جۆرە پیشانگایانە ببینن. وەفدی بازرگانان و هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستانیش ئامادەبوونی خۆیان لەم جۆرە پیشانگایانە بە دەرفەتێکی باشە زانن بۆ گەشەی پەیوەندیەکانی نێوان ئێران و هەرێمی کوردستان. ئەوەی کە لێرە ئێستا شتەکەڕم کەمتر لە سینەوەتی بە تایبەتی کە کرێی هێن گران بووە، کرێی سین گران بووە، دووقات و سێقاتی جاران بۆ ساڵانی کە بووە. ئێستا لێرە هەموو تاجرەکان هەموو هاتوون بۆ شتی ئێرانی زیاتر هەن لە منجەڵ و لە قاپ و قاچاق و لە کەوچک و شەتاڵ و سینی و لە پلاسیک و لە هەموو بوارەکانە ئێساکە ئێرە زۆر پێشکەوتووە. ئێمەوە چەند جار لەگەڵ جەماعەتی هاوردە و ئەوە هاتوین کە هاتوینەتی ئێرە زۆر پێشکەوتووە، شتەکانی زۆر پێشکەوتوو ڕێک و پێکە. بەرزکردنەوەی ئاستی پەیوەندی بازرگانی نێوان ئێران و هەرێمی کوردستان لە قۆناغی هاوردە و هەناردەوە بۆ قۆناغی گواستنەوەی تەکنۆلۆژیا یەکێک لەو ئامانجانەیە کە هەردوو لە بۆ داهاتوو بیری لێ دەکەنەوە. ئێستێمە ئەمانەوێت زیاتر وا بکەین ئەگەڵ کارگەکانی ئێران بینە کوردستان بۆی دایان مەزرێنین و بتوانین هەمان کوالیتی هەمان ئیش لە کوردستانە بکەین. ئەوە کیشێکی زۆرمان لەسەرەوە کارەکردەوە. ئێمە گەرمانوێ مۆزوعی با بڵێن کارەبا لە کوردستان حەل بێت، یعنی ئێمە هەموو بازرگانێک کارەکەی ئەوەیە کە بتوانێت کارگەکان بینە کوردستان، ئەو هەمان کوالیتی باشتریش بە سیستەمێکی باشتر بتوانین لە کوردستان کار بکەین. پیشانگا بازرگانیەکانی کۆماری ئیسلامی ئێران هەمیشە دەرفەتێکی زێڕینی بۆ بازرگانانی هەرێمی کوردستان ڕەخساندووە، بەڵام ئەوەی لەم قۆناغەدا لە لای ئێرانیەکان و لای بازرگانانی هەرێمی کوردستان بیری لێ ئەکرێتەوە گواستنەوەی تەکنۆلۆژیایە. بۆیە بازرگانانی هەرێمی کوردستان داوا ئەکەن حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە هەمیشە گرنگی بەم بوارە بدات. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.